لە دەستپێکی بەهاری ساڵی 1959 لە شارۆچکەی پاڤلۆڤەی سەربە پارێزگای نیژنی نۆڤگۆردەی رووسیا منداڵێک لە پێشمەرگەیەکی کورد و دایکێکی ڕووس لەدایک بوو، ناویان نا ئامینە. باوکی ئامینە ناوی حاجی لەڤرۆکە، ئەو یەکێک بووە لەو 500 پێشمەرگەیەی کە لە ساڵی 1947 لەگەڵ جەنڕاڵ مستەفا بارزانی پاش 59 ڕۆژ بە پیادە ڕۆشتن و چەندین شەڕ و ڕووبەڕووبوونەوەی چەکداری شەپۆلەکانی ڕووباری ئاراس دەبڕن و دەگەنە ناو خاکی یەکێتی سۆڤیەت. Как мне мама рассказывала, только перешли границу. Их, значит, вроде как всех взяли. Арестовали. وەک دایکم بۆی باس کردوم کوردەکان لە سنوور پەڕێونەتەوە ناو رووسیا. سەرەتا لە باشوور جێگیر کرابوون و دواتریش دابش کرابوون بەسەر چەند شوێنێکدا. باوکم و کۆمەڵێک کوردی تر ڕەوانەی شاری پاڤلۆڤە کرابوون. پاشان لە پەیمانگەی تەکنیکی ئێرە دەستیانە بە خوێندن کردووە. ئەو گروپە کە لە پاڤلۆڤە بوونە خوێندنی تەکنیکۆم خوێندویانە ئەنانی ئەگەر لە لێک بدەینەوە ئەو ئاستەی کە زمانی یەکێتی سۆڤیەت لەگەڵ ئێستای کوردستان دەتوانین بڵێن ئەکادیمیا بووە، بەڵام تا ساڵی دوایی پێڕانەگەیشتون تاوا بکەن بە یەکجاری کە دیپلۆم وەربگرن واریان نەگرتووە پێڕانەگەیشتون، بەڵام خوێندنێکی تێکڕایی بە خێرا بووە کە توانیویانە قۆناغێکی زۆر ببڕن و زۆریشان سەرکەوتوو بوونە. لەو تەکنیکۆمەش خوێندنەکە بەشێکیان میکانیکی بووە، بەشێکی تر لایەنەکانی تری تەکنیکی خوێندویانە. دایکی ئامینە ناوی ماریا ئەلێکساندەرۆڤنەیە. ساڵی 1957 لەگەڵ حاجی ئاشنایەتیان پەیدا دەبێت و کۆتایی ساڵی 1958 ژیانی هاوسەری پێک دەهێنن. بەرهەمی ئەو هاوسەرگیریەشیان تاقە کچێکە. Я, значит, родилась 8 марта. من لە 8 ئازاری 1959 لەدایک بووم. لەو کاتەشدا دایکم تەندروستی ناجێگیر بوو. 27 ئازار باوکم هاتووە بۆ لای دایکم و پێی وتووە کە ئەوان ئەبێ بگەڕێنەوە، چونکە لە وڵات کودەتا ڕوویداوە و ڕژێمیش گۆردراوە. دایکم پێی دەڵێ بۆکوێ ڕۆیت؟ تۆ تازە بوویتە خاوەنی کچێک. باوکیشم پێی وتووە من ناتوانم بمێنمەوە، چونکە ئەبێت بگەڕێمەوە بۆ پارێزگاریکردن لە نەتەوەکەم و نیشتیمانەکەم. ئەگەر من خۆم لە هەواڵەکانم دا ببڕێنم ئەوە تاوانێکی زۆر گەورەیە بۆ من، بەڵام کە تۆ باشتر بوویت ئێوە شەبم بۆ لای خۆم. باوکم دوجار بە چای پڕ لە گریانەوە ماڵاوای لێ کردی. هەندێ لەو کەسانەی کە لەو گروپەدا بوونە لە شاری پاڤلۆ بوونە ژنیان هەن لەوێ هێناون، کەسانی وەکو حاچک و مەلا حەسەن و ئەحمەد حاجی و یەک لەوانە کە ئەحمەد حاجی بووە مناڵەکەی تەمەنی 20 ڕۆژە بووە لە کاتی گەڕانەوەدا نەیتوانیوە کە منداڵەکە لەگەڵ خۆی بهێنێ، منداڵ و ژنەکە لەگەڵ خۆیدا بهێنێتن. حاجی وەک باوکێک بەهاتنە دنیای کچەکەی دڵخۆش بووە، بەڵام هەرزوو دەکەوێتە بەردەم هەڵبژاردەیەکی تاڵ و سەخت. دوای تێکچوونی ڕژێمی پاشایەتی لە عێراق، جەنڕاڵ مستەفا بارزانی بڕیار دەدات خۆی و هەڤاڵانی بگەڕێنەوە کوردستان. بەم هۆیەش ئامینە لە سۆز و خۆشەویستی باوکی بێبەش دەبێت. یەکێ لەو یاوەرانە کە حاجی بووە هەروەک وتم کە منداڵەکەی 20 ڕۆژە بووە لەبەر خۆشەویستی نیشتمان و نیشتمان پەروەرەی کە لە دڵیدا بووە بەجێ هێشتۆ لەگەڵ یاوەرانی بارزانی لە ساڵی 1959 گەڕانەوە. Я домой, я, конечно, всегда
هەمیشە کە ئەهاتمەوە ماڵ پرسیارمە کرد کە باوکم لەکوێیە؟ کاتی مناڵەکانی دیکەم ئەبینی لەگەڵ باوکیان زۆر دڵم بەخۆم ئەسووتە. لەگەڵ هاوڕەکەم ڕۆژانە کە ئەچوینە قوتابخانە ئەو باوکی لەگەڵی ئاهات. ئەگەر چی بۆ منیش کەسێکی زۆر باش بوو، بەڵام منیش خۆزگە مەخواست کە باوکی خۆم لەگەڵم بواە. کاتێکی ساڵی خوێندنمان کۆتایی هات، باوکی قوتابیەکان ئامادە بوون. جارێکی تر زامەکانم کولانەوە کە لە مەشیاندا باوکی من ئامادە نیە، بەڵام هەمیشە دایکم لە چەکم مایەوە و شووینە کردەوە. باوکی ئامینە دوای گەیشتنەوەی بە کوردستان جارێکی تر بەردەوامی بە خەبات دەدات و پاشان هەوڵ دەدات هاوسەر و کچەکەشی بهێنێتە کوردستان. ماوەیەکی زۆر دایک و باوکی ئامینە تەنیا لە ڕێگای نامەوە هەواڵی یەکتر دەپرسن. یەکێک لە نامەکاندا ئەحاجی بۆ هاوسەرەکەی دەنووسێ: تکات لێ دەکەم کە هاتی لەگەڵ خۆتدا 2 پاکەت فیشەک و 2 کیلۆ باروتم بۆ بهێنە. بۆ من تا ڕادەیەک ئەستەمە لێرە، لەوە زیاتر هیچ مەهێنە، تەنیا کچەکەم نەبێ. بەڵام هیچیان ناتوانن سەردانی یەکدی بکەن. دایکی لەبەر ڕێگریەکانی یەکێتی سۆڤیەت و باوکیشی لەبەر شۆڕش. В это время пишет, отправляет письма в посольство, что... دایکم زۆر جار نامەی ئاراستەی باڵیۆزخانە کردووە، بەڵام ڕاتیان کردوتەوە و ڕێگای نەداوە کە ئێمە سەفەر بکەین. بەوەی ئەوەی کە هێشتا تەندروستی دایکم باش نەبوو، ناجێگیر بوو و هەروەها دواتریش کە شەڕ هەڵگیرساوە، دیسانەوە حکوومەت بە هەموو شێوێک ڕێگر بووە لە چوونە دەرەوەمان لە خاکی سۆڤیەت و ئەوکیشم نەیتوانیەوە بگەڕێتەوە لامان. ئامینە و دایکی بەردەوام چاوەڕێی ئەوە بوون کەسێک لە زەنگی دەرگایان بدات و ئەو کەسەش حاجی لەڤرۆ بێت. بەڵام دوجار ئەو چاوەڕوانیەیان دەبێتە ئەبەدی و ساڵی 1969 هەواڵی شەهیدبوونی باوکی پێدەبات. پورە سۆنیا کە هاوسەری ئەویش کورد بوو بە سەردان گەڕابەوە بە ڕووسیا. میوانداری ئەمەی کردبوو بۆ لای خۆی. ئەو کات من تەمەن 9 ساڵان بوو، لەگەڵ مناڵەکان گەمەمە کرد. من گوێبیستی ئەوە بووم کە بە دایکمی وت حاجی شەهید بووە. تەنها ئەوەم پێکرا کە ڕام کردە سەر جادە و دەستم کرد بە گریان. ئەوە بە پێی سەرچاوەیەکە کە کەسایەتیەکی ڕۆژنامەنووسە بە ناوی دمچێنکە باز دەکاتن. وەختی خۆی لە شۆڕەشی ئایلولیشدا چەند جار چاوی بە باردانی کەوتووە، باردانی نەمر کەوتووە و ڕۆژنامەنووسی ڕۆژنامەی پراودا بووە کە گەورەترین ڕۆژنامەی سەردەمی یەکێتی سۆڤیەت بووە. ئەو دەڵێ هەروەها دەڵێت کە 128 ژنی ڕووس کە گەڕاونەتەوە عێراق کوژراون، لەو کەسانەش 254 منداڵیان هەروها لە عێراق کوژراون لە ماوەی ئەو شەڕانەدا و کودەتا و ئەو ڕووداوانەی کە ڕویان داوە. ئەو کاتەی ئامینە سەرگوزەشتەی خۆی دەجێڕایەوە، ماریای دایکی سەرەڕای نەخۆشی تەمەن هێز و جوڵەی سس کردووە. بە ئاوازێکی غەریبانە گزارشتی لە سەختی و تاڵیەکانی ژیانی خۆی دەکرد. ئێمە زۆر بە باشی بەیەکەوە دەژین. پێویست ناکات بۆ هیچ شوێنێکی تر بڕوات. بەڵێ پێویست ناکات. دوای شەهیدبوونی باوکیشی ئامینە زۆر بەپەرۆش بووە بۆ ئەوەی گۆڕی باوکی و کەسوکارەکانی ببینێت. هەر بۆیە پاشەوەی لە برایەکیەوە نامەیەکی بەدەست دەگات تا مەزرۆی ئەم سەردانەی بۆ کوردستان زیاتر دەبێت. Стали писать мне письма и переписывались мы с ними.
براکانم نامیان بۆ نردم و داوەتیان کردم منی شۆڵام دانەوە کە من پەروەردەکارێکم و موچەکەم بەشیەوە ناکات بەڵام ئەوان هەموو شتێکیان بۆ ڕێخستم و سەردانم کردن لەسەر سنوور کە براکانم بینیم سۆر دڵخۆش بووم دواتر چوینە سەر مەزاری مستەفا بارزانی و گۆڕی باوکم شەرەفمەند بووم کە کوردستانێکی ئازادم بینی کە باوکم و هەڤاڵەکانی لە پێنای قوربانیاندا بوو بەڕاستی ئەوان قارەمان بوون. لێرە هەندێک امتیازات درا بە ئایلە شەهید یەک لەوانە ئەوە بوو کە ئەوانەی کە بەشداری ڕێپیوانی سۆڤیەتیان کردبوو و پارچە زەویەکیان پێدرا کە ئەو پارچە زەویەمان وەرگرت ئەو پارچە زەویەمان فرۆشت کە فرۆشتمان زانیمان خوشکێکمان لە ڕووسیا هەیە حەسەمان لە بە ویژدانە پێشمان گوت پێمان خۆشە بێ کوردستان و سەردانمان بکەین و بۆ ئەوی یەکتر ببینین کە دایکمان دەگێڕاوە دەیبوو بابتان ئەنی ئەنگۆ خوشکتان هەیە لەوێ ئەمە ئەو خۆشەویستیانمان لە پەیدا بوو کە بگەڕێن بیبینینەوە بیدۆزینەوە یا سۆراغێکی لێ بن ئەمە شتێکمان دەزانی هەیە ینی وەکو بەس هیچ ارتباطێکمان نەبوو ینی هیچ علاقەکمان لەگەڵەوەن نەبوو نەمان دەتوانین ئەوە بوو کە پێستان کە بزانین هەر ماون لەکوێ دەژین زۆرتر لەبەرەوە بوارەوە. ئامینە لە سەردانەکەی بۆ کوردستان کە زیاتر لە مانگێک دەمێنێتەوە چەندین بیرەوەری خۆش تۆمار دەکات وە خۆی دەڵێت قەت ئەو ساتەی بیر ناچێتەوە کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێ دەکرێت. Нас представили, я так внимательно посмотрел. لە هەموو جێگەیەک پێشوازیەکی گەرممان لێکرا و ڕێزێکی زۆریان لێگرتین لە ژیانمدا تەنها لە وێنە و تەلەڤیزیۆنەکان سەرۆکمان بینی بوو بەڵام کاتێک لەلایەن سەرۆکی کوردستان بە خەندەوە پێشوازیمان لێکرا هەستێکی زۆر خۆش بوو ئەوە و هەروەها دیاریشی پێدای ئەو دەرفەتە کە ڕەقسا ئیجازەیاندا بچنە خزمەت جەنابی سەرۆک جێ ڕێز و تەقدیر بوو بۆ هەموو لایەکی بۆ هەموو کەسێکی ملەتی کورد کە لەو حاڵەتەیدا مەسەڵەن عایلە شەهیدێک یا منداڵە شەهیدێک کە ینی وەری دەگرێ چاوپێکەوتنێکی لەگەڵ بکاتن بۆ هەموو کەسێکی جێ کەیف خۆشیە یعنی ئەمە باش بە حاڵی خۆمان بەڕاستی زۆر پێ کەیف خۆش بووین چون خوشکمان لە وڵاتێکی غەریب لە بێبابی گەورە بۆ هاتووە لێرە شخصیاتی کۆکی جەنابی سەرۆک چاوی پێ بکەوێ شەرەفێکی گەورەیە بۆ ماوە زۆریش پێ کەیف خۆش بوو. سەربوردەی ژیانی ئامینەی تاقانە نمونەیەکە لەو دەیان چیرۆکانەی کە بەهۆی خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کورد ژیانیان پڕ بووە لە تاڵی و ناخۆشی و تەنیایی. ئێستا تاکە خەونی ئامینە ئەوەیە ڕووسیا بەجێبهێڵێ و بچێتە لای خوشک و براکانی لە کوردستان بەڵام لە بەردایکی ناتوانێت.